29 نیسان ڕۆژی گیانی قوربانیانی چەکی کیمیاویە. ئەو چەکەی بەردەوام مەترسیە بۆ سەرکۆی گشتی مرۆڤایەتی لە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت. دەسەڵاتی بەعسی لە ناوچوو پێشتر دژ بە گەلی کورد ئەم چەکە کۆکژەی بەکارهێناوە. هەزاران قوربانی لێککەوتوتەوە. لە ئێستاش بەهۆی بوونی ئەم چەکە لە ژێردەستی گروپی تیرۆریستی داعش و دەسەڵاتە دیکتاتۆرەکەی ئەسەد زیاتر لە 50 جار بەکارهێنێناوە دژ بە هێزەکانی پێشمەرگە و شەڕەڤانان و هاوڵاتیانی بێدیفاع کە بە سەدان قوربانی لێککەوتوێتەوە. ئەمەش ئاماژەیەکی ڕوونەبەوەی کە تاوەکو ئێستا نەتەوە یەکگرتوەکان سەرکەوتوو نەبوون لە داماڵینی وڵاتان لەم چەکە. تاوەکو ئێستا ژمارەیە وڵاتن کە سەرقاڵی بەرهەمێنان و بازرگانیکردن بە چەکی کیمیاوی و چەکە بایۆلۆجیەکانەوە. قوربانیانی ئەو چەکە کۆکژە ئاماژە بەوەکەن بەردەوامی بوونی ئەو چەکە لە عێراق و سووریا و جیهان هێمایە بۆ ئەوەی مەترسیەکان بەردەوامیان هەیە. بە پێوەی کە لە تازڕترین ماوەدا لە ناو سووریا بەکار هاتووە بە دڵنیاییەوە ئەو جۆرە چەکانە کە چەکی کیمیاوێت مەترسیەکی زۆری هەیەەوە دەبێت هەوڵ بدرێت لە سەر ئاستی هەموو دنیا هەموو کۆمەلگا و هەموو هاوڵاتیان وشار بکرێتەوە کە جارێکتر تاوانی هاوشێوەی هەڵەبجە و سووریا دووبارە نەبێتەوە و ئەوەی سووریا بێدەنگی بەرامبەر بنوێرێت لە زۆر شوێنێتی دووبارە بێتەوە بۆیە مەترسیەکان بەردەوام هەمیشە قەناعەتمان وایە کە چەکی کیمیاوی چەکێکە لە زۆر وڵاتانە هەیە. دوای ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوان بڵێم دابڕانێک دروست بووە شێوەیەک دروست بووە و ئەو کەسانەی کە خەبیر بوون لەو چەکانە کە کاتی خۆی ئەم چەکانیان بەرهەمهێناوە ئێستا لە ناو گروپە تەنڕەوەکانە دەوریان هەیە بەشێکن لەو گروپانە بۆیە لە هەموو کات زیاتر ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مەترسی بەکارهێنانی چەکی کیمیاییدا. تا ئێستا مەترسی لە عێراقا هەیە کە لە ناوەڕاستی عێراقا تا ئێستا چەکی خەزنکراوی کیمیاوی هەیە کە وەختی خۆی لە ساڵانی 90ەکان و 2000ەکانە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە کە تیمی تایبەت هاتوون بۆ لە ناوبردننی چەکی کیمیاوی عێراق خەزنیان کردووە تا ئێستا سەدیان کردو و ئەم چەکانیان لە ناو ژێرخانەکانە بە شێوەیەکی کۆنکرێتی داخستووە و مەترسی ئەوەیە کە چەند جار لە کاتی خۆیان تیرۆریستان هەوڵیان ناوە کە ئەو چەکانە بەدەست بێن بۆیە پێویستە نەتەوەیە گرتوەکان هەموو جیهان کار بکات بۆ ئەوەی کە ئەم چەکە دەستی ئەو کەسانە نەکەوێت دەستی تیرۆریستان نەکەوێت تا ئێستا مەترسیەکان بەردەوامە تا ئێستا ترسی ئەومانەیە کە ئەو چەکە بەکار بێت وەکو چۆن لە ڕابردووە لە مانگی ڕابردووە لە سووریا بەکار هاو. لە ساڵی 2005 لەلایەن ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیاوی کە 192 وڵات تێیدا ئەندامە و سەربانەتەوە یەکگرتوەکانە بڕیاردرا ڕۆژی 29 نیسان بکرێتە ڕۆژی قوربانیانی چەکی کیمیاوی. لەم ڕۆژەدا دڵنیایی بدەنە دانیشتوانی جیهان کە جارێکی تر چەکی کیمیاوی دژ بە هاوڵاتیان بەکار نەهێنرێت هەوڵ بدەن بۆ داماڵینی وڵاتان لەم چەکە. بەڵام بەهۆی جەنگە بەردەوامیەکانی ناوچەکە چەندین جار لە سووریا و عێراق گروپە تیرۆریستیەکان و دەسەڵاتە دیکتاتۆرەکەی ئەسەد بەکاریان هێناوە کە سەدان هاوڵاتیان پێکردوێتە قوربانی. بۆیە قوربانیانی چەکی کیمیاوی پیان وایە تاوەکو هەڵگرتن و بەکارهێنان و بەرهەمهێنان و فرۆشتنی ئەم چەکە لە جیهاندا بوونی هەبێت مرۆڤایەتی لە ژێر مەترسی چەکی کیمیاویدایە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.